وەکو معلوماتی ما داعش هیچ وەرە و خۆراگری نەماوە تەنها پشت بە خۆتەقینەوە و ئەبووە و سارین تەعاری ئەگەن هیچ تر نەماوە. طبيعي ساعات شي يعني او اوبراسيون دستي بيكنو او جنا بخوش تبيني ك بيش مرقا تشوني بيشو وراي بيش مرقا زور الحمد لله زور برزة ان شاء الله و امیدوارین هر سنة تازه وما بيشتي زور كما بلام ان شاء الله امیدوارین باش سن ساعات شدي مساحات شي زور باش بقرين لو محورين. پەیامان بۆ خەڵکی کوردستان و بۆ کەسوکاری شەیدەکان ئەوەیە ڕەنگە ئەوە دواگورز بێ لە داعش درێت لە خاکی کوردستان و ڕەنگە ئێمە پێشتر لە سەدا پێنجی ماوە ئازاد کرێ ڕەنگە ئەمڕۆ بەشێکی تری ئەو خاکە ئازاد دەکرێت دەسی ئەو دوژمنەی کە 2 ساڵە ناوچەکەی داگیر کردووە. ئۆپەراسیۆنێکە زۆر سەرکەوتوانەیە مقاومەی تروریستانی داعش نییە زۆر غافلگیر بوونە ئەوان لە پێشەوە خۆیان حاضر کرد بوو ئەوەی بەرگری بکەن بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان لە پشتەوە لیان زغڕی بووە و بۆرە معنەویەتیان دابەزیوە تا ئێستا هیچ مقاومەیەک نابینین. گوندێ طبعا تێسخراپ کوچکەنە و تێسخراپ گەورە طبعا هەردوو ئەو گوندێ تێسخراپ گەورە ئێستا کۆنترۆل کراوە دوایش خراپدەلیل و بەرحیلانش کۆنترۆل کراوە ماوە طبعا تێسخراپی کوچکە ئینشاءالله ئێستا کۆنترۆل دەکرێتەوە شتێ ماوە ئێمە سپاسی طبعا حکومەتێری کوردستان دەکەین بگشتی و سپاسی پێشمەرگەکانی قەهرەمان دەکەین ئەوڕۆ طبعا بگشتی هەموویان هاتینە ناو منطقەی شەبەکە. زۆر نەماوە نێزیک گوندی بووین ئینشاءالله بە مایەش کورد ئەگەینە گوندی و داعشەکانیش نەماون هەموو ورەی پێشمەرگە زۆر بەرزە ئێستا ئەگەینە ناو گوندی داعشەکان هەموو هەڵاتونە. ئەو پلانەی کە دانرابوو لەلایەن فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنەبی سەرۆک بارزانی تا ئێستا 100% هەمووی جێبەجێ بووە پیلانێکە زۆر سەرکەوتووە دژمن تەواقعی ئەمەی نەدەکرد لە هەموو لایەک تەنها ئەمەی بینی کە هەڵمەتی هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو لایەک تروریستان یا محاسرەدەوە ئێستا ناوەران لە مێحواری ناوەران باریمە و ئێستا خورسیبا تقریبا لە ژێر محاسرەی تەواوی هێزی پێشمەرگەدایە. إنشاءالله بآنها خوده به همت و برکت خوده و به حکیمیان جناب سروک بارزانی و برای و پیشمرگی که هنگ بینن افرو خود بینن إنشاءالله اوجد که بوم دست نشان گرفت آنها خوده د ملت خود دل خوش کرد إنشاءالله د جد خوستین و إنشاءالله همه لاد سلامت بن. هستا حاليا تقدمك برو بيشو هیچ تأثیراتشان لەسەر ئێمە نیە نەهاوە یان نەیشتشان ئێستاشین هەر بەدەست یانگرین لەوێ